ستار ياسين. یانی هەولێر لەسەر یاریگای فرانسۆ هەریری لە یاریەکانی هەفتەی 28 خولێستێرەکانی عێراق پێشواسی لە نەفتی بەغداد کرد. دوای چەند هەوڵێکی هەردوو تیم بۆ گۆڵ تۆمارکردن لە خولەکی 39 حوسام جادەڵڵا بربەستی یەکسانی شکاند و نەفتی سەوزپۆشی بە گۆڵی یەکەم پێشخست. جادەڵڵا ويسجل هدف الشخص الثالث حسام لە خولەکی 45 فرانک سیدریکی کامێرۆنی بە ئەسیستی خالید کوردۆغلی ئەنجامەکەی بۆ هەولێر یەکسان کردەوە. يسجل أول أهدافه مع أربيل. شوف الكرة وفرانك رقم 4 بعد 100 في تاريخ دورينا. هەر لە نیوە یەکەم دوای تەنها 3 خولەک ناوبشوان دوای گەڕانەوە بۆ ڤار لێدانێکی سزای بۆ نەفتی میوان ئەژمار کرد. ئەحمەد خالیدی بەرگریکار بە سەرکەوتووی جێبەجێ کرد و دووبارە تیپەکەی لە یاریەکە پێشخستەوە و بە گۆڵی دووەمی گەیاند. مقيما للحكام كاظم عوده ومسرف المباراة. لەگەڵ دەستپێکردنی نیوەی دووەم لە ئاکامی هەڵەی بەرگریکەران یانەی هەولێر وەلید کەریم توانی ئەنجامەکە لەسەر هەولێر قورستر بکات بە تۆمارکردنی گۆڵی سێم. هدف ثالث في الدقيقة الأولى. شوف كرة قصيرة مقطوعة ومحاولة والكرة وليد على الطائرة. دوای هەوڵێکی زۆری زەردپۆشەکانی شاری قەڵاو منارە هەڵۆ فایق بە ئەسیستی شێرکۆ کەریم گۆڵی دووەمی بۆ هەولێر تۆمار کرد و جیاوازیەکەی بۆ گۆڵێک کەم کردەوە. بەڵام کوڕانی پایتەختی هەرێمی کوردستان نەیانتوانی بە گۆڵ یەکسانی بگەن و بە 3 گۆڵ بەرامبەر 2 گۆڵ تووشی شکست هاتن. بەم شکستە هەولێر بە 35 خاڵەکەی لە خانەی 12 ڕیزبەندی دەبیندرێت. نەفتیش 40 خاڵی هەیە و لە پلەی نوێمی ڕیزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام، هەولێر.